بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵین لە گفتوگویەکی نوێدا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. هەوڵ دەدەین ئەم شەو قسە لەسەر کەسایەتێکی گرنگی مێژوو بکەین کە سەلاحەدینی ئەیوبیە. بە زمانێکی سادە پرسین سەلاحەدینی ئەیوبی کێیە؟ زۆر جار لە مێژوودا سەرکردەکان یاخود فەیلسوفەکان باسییان لەوە کردووە کە سەرکردە ڕەوڕەوەی مێژووە جوڵێنێ. ئایا سەلاحەدینی ئەیوبی بۆ خۆی توانی ڕەوڕەوەی مێژووی مرۆڤایەتی بجوڵێنێت؟ سەلاحەدینی ئەیوبی زۆرینەی مێژوونووسە ئەوروپیەکان و مێژوونووسە عەرەبیەکان و مێژوونووسی ناوچەکەش لەسەر ئەوە کۆکن کە ئەم سەرکردەیە کورد بووە تا چەند سەلاحەدین توانوێتی ئیزافەیەک بۆ شارستانیەتی ئیسلامی بکات وەکو کوردێک. ئایا سەرکردە سەلاحەدین توانی لە سەردەمی خۆیان ئیشێک لە ناو شارستانیەت و لە ناو مێژوو مەنهەجێتی ئیسلامیدا بکات کە ڕۆژهەڵات شانازی پێوە بکات؟ زۆر جار قسە لەسەر کەسایەتی سەلاحەدینی ئەیوبی دەکرێت، بەڵام ئەم سەرکردەیە تا چەند ڕەخنەی لێگیراوە قسەی لەسەر کراوە قەبارەی گەورەبوونی زیاتر بووە. زیاد لە 800 ساڵە ئەم سەرکردەیە باس و خواسی جیاواز لە نێوان مێژوونووس و ڕۆژهەڵات ناس و توێژەر و تیۆریستەکانە بە دوای خۆیان هێنێ. هەوڵ دەدەین ئێمە ئەم شەو قسە لەسەر ئەم باس و خواسە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر زریان حاجی توێژەر لە شارستانیەتی ئیسلامی و لە ستۆدیۆکانی هەولێریشمان دکتۆر حەکیم خۆشناو توێژەر لە سەدەکانی ناوەڕاست و شارستانیەتی ئیسلامی. خۆشحاڵین دکتۆر لە ستۆدیۆ ئامادە بووی و لێرەشەوە بە خێراتنی دکتۆر حەکیم خۆشناوەکەین کە لە ستۆدیۆی هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر زریان، ئەمەوێ بە زمانێکی سادە بە بینەران بڵێ سەلاحەدینی ئەیوبی کێیە؟ بڵێ، سەرەتا زۆر سپاس بۆ جەنابتان و زۆر سپاس بۆ ئەم بەرنامە تایبەتە لەسەر سەرکردەی گەورەی کورد سەلاحەدینی ئەیوبی و زۆر خۆشحاڵم کە لە بەرنمەیەکە ئەم بۆ دووەم جارە لەگەڵ مامۆستای گەورە و بەڕێزمان جەنابی پرۆفیسۆر دکتۆر حەکیم پێکەوە قسە بکەین. جارە دیارەوانێ دیارە ڕێز و حرمەت و سڵاوم هەیە بۆ جەنابیشیان و خۆشحاڵم کە لەم بەرنمەیە بێکەوانێ بتوانین شرۆڤەیەک و گفتوگۆیەکی ورد بکەین لەسەر کەسایەتیەکی گەورەی مێژووی کورد کە ئەویش سەرکردەی گەورەی کورد جەنابی سەلاحەدینی ئەیوبیە کە لە ڕاستیدا یەکێکە لە هەرە گەورەترین کەسایەتیەکانی مێژوو. پێم خۆشە پێشەوەی من باسی کەم جەنابی پرۆفیسۆر دکتۆر حەکیم قسە بکات لەسەری وەکو مامۆستای بەڕێزم ئەنجا دوایی من قسەکەم. بەڵێ دکتۆر حەکیم، دکتۆر زریان مۆڵەتی ئەوەی پیاوی یاخود دکتۆر زریان پێی خۆشە کە بەڕێزت مامۆستای ئەووی بەر لەوە تۆ قسە لەسەر کەسایەتی سەلاحەدینی ئەیوبی بکەی بە زمانێکی سادە ئەمانوێ بزانین ئەم کەسایەتیە کێیە، ئەم سەرکردەیە کێیە کە زۆر لە مێژووە 828 ساڵە لە دوای وەفاتی باسەکرێت. بزانین سەلاحەدینی ئەیوبی کێیە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، زۆر سپاس بۆ دەرفەتە. ڕێز و سەڵاوی زۆرم بۆ برای بەڕێز و خۆشەویست کاک دکتۆر زریان و سپاس بۆ بەڕێز مامۆستا ئارام. لە ڕاستیدا سەلاحەدینی ئەیوبی وەکو کەسایەتێکی سەرکردەی موسڵمانی کورد زۆر بە کورتی سەلاحەدین یوسفی کوڕی نەجمەدین ئەیوبی کوڕی شادیە لە بنەماڵەیەکی خەنەدان و ئەشرافی ڕەوادیە لە ساڵی 1932 لە گوندی ئەنجانقانی سەر سنووری ئەزەربایجان و ئەرمینیا لەدایک بووە و لە ساڵی 1993 کۆچی دوایی کردووە. ئەو کەسایەتیە بە بنەماڵەوە لە سەدەی پێنجەمی کۆچیان کردووە بۆ عێراق بۆ ماوەیەکی کورت لەوێ ماونەتەوە لە تکریت. دواتر بە حکمی زۆر هۆکار ڕویان کردوتە مۆسڵ و دواتریش بەعلەبەک و دواتر دیمەشق بڵێن لە شام و دواتریش لە میسر. لە هەموو ئەو شوێنانە جێپەنجەی ئەو بنەماڵەیە دیارە. بە پلەی یەکەم باوچیان باوکی سەلاحەدین نەجمەدین ئەیوب، دواتریش ئەسەددین شێرکۆی برای نەجمەدین ئەیوب کە دەکا مامی سەلاحەدینی ئەیوبی. ئەوانە جێپەنجیان لە ڕووی کارگێڕی و سیاسی و سەربازیەوە لە سەر ناوچەکە دیارە. کاتێکەوە
کاروباری ئیداریان کردوتە دەست لە سەردەمی سەرجوقیەکان زەنجیەکان دواتر هەر لە ناو بنەماڵی زەنجیەکان پێگەیشتون و چاویان زیاتر بە دنیای سیاسەتی ناوچەکە بۆتەوە و تاوای لەهات ببێتە سەلاحەدین بێتە ئەو کەساتی کە ئەمڕۆ ئێمە دەیناسین و ئەو دەنگدانەوەی گەورەی هەبووە چ لەسەر ئاستی ڕۆژهەڵات چ لەسەر ئاستی ڕۆژئاوا چ لەسەر ئاستی مێژووی چ لەسەر ئاستی ئەدەبیات چ وەکو کەساتێکی لۆکاڵی محەلی چ وەکو کەساتێکی جیهانی ئیسلامی چ وەکو کەساتێکی جیهانی سەدەکانی ناوەڕاست بەتایبەتیش لە ماوەی دوو سەدەی شەڕەکانی خاز دروشمەکان الحروب الصلیبیە تیایدا سەلاحەدین بە لێهاتووی و بە شایستەیی و بە کەفاءەت و بە جەدارەتی خۆی دەتوانین بڵێن کەساتی نمرە یەک بووە بە حکمی ئەو هەموو کار و دەوەڕۆڵە گەورەی کەواهەی بووە چ لە بواری سیاسی یاخود سەربازی یان شارستانی دوای لە هاتووەکەوە سەلاحەدین ئەیوبی ببێتە مێژوویەکی بەردەوام بە تایبەتی بۆ لە زاکیرە و لە مخەیەلە و لە بڵێن یادەوەری ئەوروپیەکانیش بمێنێتەوە و ئەوەندە باخی پێ بدەن لە نووسینەکانیان و ئەوەندەشتی لەسەر بنووسن و ئەوەندە لێکۆڵێنەوەی لەسەر ئەنجام بدەن. بەڵێ دکتۆر لە تعریفەکەی سەلاحەدینە تێبینیەکەم بۆ دروست باسی ئەوەت کرد وتت ساڵی 1932 لەدایک بووە مێژ و نووسەکان بەشێکی لە نێوان 1937 و 1938 ئەویش لەوانەیە بەهۆی زیاتر گۆڕانکاری لە مانگە عەرەبیەکان نابێ نازانم ئەو 1932 دقیق و بەڕێزت باست کرد بۆی زانیاریەکان بۆ بینەران وەک خۆی بڕوات لە ساڵی 1938 بوورە 1938 سپاس بۆ دکتۆر حەکیم دکتۆر زریان ئەو پێناسەیی کە بۆ سەلاحەدینی ئەیوبی وەکو لایەنی سیرەتی کە دکتۆر حەکیم باسی کرد ئەمەوێ زیاتر لایەنە ڕەهەندە یا فەلسەفیە یا ڕەهەندە فکریەکەی ئەگەر ئێمە بین سەلاحەدین وەکو کەسایەتێکی ناو مێژوو بە خەڵک بناسین جیاواز لە سیرەت و ژیان و مانەوەی و ئەو شوێن گۆڕکێیی کە کردوێتی بەهۆی بنەماڵەکەیەوە کە لە چەند شوێن و چەند وڵات شوێنی جیاوازیان گۆڕیوە ئەڵێن چی لەسەر سەلاحەدین؟ بڵێ لە ڕاستیدا ئەگەر بێت ئێمە سێری سەلاحەدینی ئەیوبی بکەین سەلاحەدینی ئەیوبی زۆر گەورەتر لەوەی کە وەک سەرکردەیەکی سەربازی بیناسیێنین سەلاحەدینی ئەیوبی سەرکردەیەکی سیاسی بووە سەرکردەیەکی هەروەها زانستی بووە و سەرکردەیەک بووە کە لە ڕاستیدا بە مانای وشە پڕ بووە لە هەموو ئەو سیفەتانەی کە لە سەرکردەیەکی سیاسی تایبەتمەندی دیبلۆماتکاردا بوونی هەبێ سەلاحەدینی ئەیوبی پێش هەموو شتێک مرۆڤ بووە واتە لە ڕووی دینداریەوە هێندە دینی ئیسلام تیایدا ڕەنگی داوەتەوە کەسایەتی و شخصیەتی خۆی هێندە پەروەردەیەکی جوان پەروەردە بووە لەسەر بنەمایەکی دینداریانەی گرنگ کە ئەمە ڕنگدانەوەی هەبووە لەسەری کە لە دوجاردا بیکە بە مرۆڤێکی مەزن واتە سەلاحەدینی ئەیوبی ئەگەر ئێمە بیرکەینەوە لەوەی کە وەکو باوە لە زۆرێک لە شوێنەکاندا وا نیشان دەکرێت کە سەلاحەدینی ئەیوبی تەنها سەرکردەیەکی سەربازیە جەنگی کردووە جەنگی خازدروشمەکانی کردووە پەلاماری ناوچەکانی داوە لە زۆر شوێن داوەتە پێشەوە چۆ بۆ جێگەی تر نا سەلاحەدینی ئەیوبی هەر سەرکردە سەربازیە نییە کە ڕۆبەڕووی خەڵک بۆ بێتەوە و جەنگی کردوێت و لە جەنگا سەرکوت و بێ نەخێر سەرکردەیەک بۆ بەمانای کەلیمە کاریزما بووە بە جۆرێک دەتوانین بڵین کاریزما بوو ئەگەر بێت و پێناسەیەکی فەلسەفی بکەین بۆ کەسی کاریزما کە کەسێکە تەنانەت خۆشەویستی لە دڵی دوژمنەکانیشیدا هەیە بۆیە سەلاحەدینی ئەیوبی کەسێک بووە کە خۆشەویستی تەنانەت خۆی لە دڵی دوژمنەکانیشدا هەبووە بە جۆرێک ببوورە ئەم تعریفەت یعنی وەڵامەکە نەپچڕێ خۆت ئەزانی کاریگەری لەسەر سەرکردە یاخود کەسایەتی و شخصیت هەم لە ڕووی زانستی ئەنسرۆپۆلۆژیا و هەم لە ڕووی سایکۆلۆژی و هەم لە ڕووی دین و کاریگەری مەسائلە ڕۆحیەکانەوە ئەمە بۆ خۆی ئینسانیات تاک بوونیاتەنێ سەلاحەدینی ئەیوبی تۆڵەی مرۆڤ بوو کاریزما بوو سەرکردە بوو بەڵێ ئەم سیفەتانە لە چیەوە سەرچاوی ئەم سیفەتانە بە پلەی یەکەم لە ڕاستیدا لە دینداری سەلاحەدینی ئەیوبیەوە سەرچاوی گرتووە کە بۆ خۆی کەسێکی خاوەن دین بووە و بۆ خۆی کەسایەتیەکی هەبووە کە زۆر دیندار بوو تەنانەت سەرچاوەکان ئاماژە بووەکەن کە سەلاحەدینی ئەیوبی زۆر عاشق و شەیدای قورئانی پیرۆز بووە بەردەوام حەزی بەوە کردووە کە گوێ لە قورئانی پیرۆز بگرێ و بەردەوام حەزی کردووە کە گوێ لە فەرمودەکانی پێغەمبەر بگرێت درودی خوای لێبێ و کەسێکی بەخشندە بووە ئەمە وای دەکردووە کە دنیانەویست بێ بۆیە لە ڕاستیدا ئەو کەسانەی کە
ئەبنە هۆی ئەوەی کە لە ناو خەڵکە ناشرین بن ڕاستیە زۆر جار دنیاویستی هەندێک لە کەسەکانە کەچی سەلاحەدینی ئەیوبی بەخشندەیە ئەکرێ بڵێن دین سنتەر بۆ یا سوورگەی یا جوڵێنەری دروستکردنی بنیادنانی بەڵێ بێگومان دین بنیادنەری سەرەکی بۆ لە دروستکردنی کەسایەتی سەلاحەدینی ئەیوبیدا هەر دین وای لێ کردووە کە سەلاحەدینی ئەیوبی ڕێز لە نەتەوەکەی بگرێ دین وای لێ کردووە سەلاحەدینی ئەیوبی کەسێکی دیبلۆماتکار و سیاسێکی بە ئەزمون دەرچێت دین وای لێ کردووە سەلاحەدینی ئەیوبی کەسێکی دنیانەویست و هەروەها کەسێکی بەخشندەی لێ دەرچێت کەسێک بێ بە جۆرێکی وە کە هیچ مڵکێکی شخصی نەبێ ئاخر ئەمە گرنگە تۆ سەرکردە و خاوەنی دروستکاری گەورەترین ئیمبراتۆربی لە مێژوودا کە سنوورەکەی لەو پەڕی یەمەنیش بگرێتەوانێ و ئەو پەڕی نزیکی ئەوروپا بێتەوانێت تا ئەو پەڕی ڕۆژهەڵات بگرێتەوانێ کەچی لەم هەموو سنوورەیە تۆ خاوەنی تەنانەت مڵکی شخصی خۆت نەبی تێیدا دەگەڕنەوە جارێکیان گەنجێک دێت قورئان ئەخوێنێ قورئانی زۆر جوان ئەخوێنێ بەدڵی ئەبێ سەلاحەدینی ئەیوبی زۆر سەرنجی ڕاکێشێ لە بەرامبەر ئەوەدا پارچە زەویەکی ئەبێ ئەڵێ ئەم پارچە زەویە بە تۆ ئەبەخشم تەنها خۆلێک لای کەرەوە بۆ ئەو زانستەی کە هەتا ئەمە لێرەوە ڕنگدانەوەی ئەبێ کە ئەیوبیەکان لە دواییە ئەگەر بینە سەری باسی بکەین تەنانەت لە هەموو ناوچەکاندا بە گەورەترین بنەماڵی زانستی وەسفکرێن زانست و زانیاری لە سەردەمی ئەیوبیەکان کە پێشکەشی جیهانی ئیسلامی و پێشکەشی حتا ناوچە کوردستانەکانیشیان کردووە لە ڕاستیدا لەو پەڕی پێشکەوتن و لەو بەڕی بنیادنان نبووە سەلاحەدینی ئەیوبی کاتێکە کۆچی دوایی ئەکا هێندە بەخشندە بووە باز لەوەیە کە تەنها چەند درهەمێکی لە پاش بەجێ دکتۆر من ئەڕۆمەوە لە هەولێر لای دکتۆر حەکیم دواتر بەردەوامە بین دکتۆر حەکیم زیاد لە 800 ساڵە لە دنیای ئیسلامە هیچ سەرکردەیەک بە هێندەی سەلاحەدینی ئەیوبی قسەی لەسەر نەکراوە بێگومان هەر قسەکردنێکیش لەسەری ڕۆڵ و پێگە و کاریگەری و گەورەی ئەو کەسایەتی سەلماندووە ئەکرێ بڵێن هۆکار چییە کەسایەتی سەلاحەدین قسە و باسی زۆری لەسەر کراوە لەلایەن ڕۆژهەڵات ناسەکانەوە لەلایەن مێژوو نووسە عەرەبەکانەوە لەلایەن توێژەر و لێکۆڵەرە خۆراوایەکانەوە و تەنانەت لەلایەن مێژوو نووس و توێژەرەکانی ناوچەکانی خۆشمانەوە بە ناوخۆی عێراق و بە هەرێمایەتی و ناوخۆی کوردستانیشەوە بۆ ئەم کەسایەتیە قسەی زۆری لەسەر کراوە جیاواز لەو سەرکردانەی تر کە بەسەر سنگی زەوی و بەسەر سنووری وڵاتەکاندا ئۆردوی سەربازیان تێپەڕان و هاتوون و چوون بەڵێ سەرەتا بوو ئەو ئیلتیباسێکەوە ڕوویدا لەسەر ساڵی لەدایکبوونی من لەگەڵ بڵێن 532 کۆچی کە لەدایک بووە هیزری لەگەڵ میلادەکەی ئەو ئیلتیباس ڕوویدا سەبارەت بە ئەو پرسیارەش تەمان کاک دکتۆر زریان کە فەرمووی سەلاحەدینی ئەیوبی وەکو کاریزما وەکو مرۆڤێک و ڕنگدانەوەی سەلاحەدین ڕنگدانەوەی ئەو بیر و باوەڕە بوو یاخود بڵێن تەجسیدی ئەو بیر و باوەڕە بوو کە خۆی قەناعەتی پێی هەبوو کە ئەوژ ئیسلامە یەک لە ڕۆژهەڵاتناسەکان کە هامڵتۆنگی بە و زۆریشی لەسەر سەلاحەدین ئەیوبی نووسیوە لێش لە کتێبەکانی دەڵە سەلاحەدینی ئەیوبی توانی دڵ لە زمانی ئەو لە سەردەمی ئەو یاخود پێش ئەو مسلمانان لە دۆخێکی زۆر شڵەژا و لە دۆخێکی ناهەمواردا بوون سەلاحەدین ئیسلامی ڕزگار کرد و جارێکی دیکە زیندوی کردەوە بەهۆی بەرجەستەبوونی ڕۆحی ئیسلام لە کەساتی سەلاحەدینی ئەیوبی کە توانی ئەو نمونەیە پێشکەش بکە وەتە سەلاحەدینی ئەیوبی بە ئەخلاقەکەی پێش ئەوەی کەوا بە سەرکەوتن سەربازیەکانی دەرکەوتنە سیاسەکەی بۆ ئەو سەلاحەدینە ئێمە سەرکردەمان زۆر زۆرە لە مێژوودا کەسانی پاڵەوان کەسانێک کەوا دەوریان بینیوە لە سەردەمە جیاوازەکاندا لە قۆناغە جیاوازەکاندا لە ناو میلەت جیاوازەکان بەڵام کەم شخصیت وەکو ئەو توانیوەتی ئەخلاقیاتی سەرکردە بچەسپێنێ و ئەو دەتوانین بڵێن ئەو وتەی هەڵوەشاندەوە کە ئێستا کە وا باوە کە دەڵێن لە سیاسەتدا ئەخلاق نییە ئەو سەلماندی ئەخلاقیاتی سیاسی پێویستە چۆن بی بە حکمی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمیرەکان لەگەڵ دەوروبەرەکەی خۆی لەگەڵ نایارەکانی لەگەڵ دۆستەکانی دوژمنەکانی دوور و نزیک لەگەڵ هاو ئاینەکانی لەگەڵ ئەوانی کە جیاوازن لە ئاین
کە لە زیانی ئیسلامی دەژیان بە سایەی حکومڕانی ئەودا بوون توانی نمونەیەکی وا پێشکەش بکە کە بەڕاستی ببێتە ئەو سەدایە ئەو دەنگدانەوەی هەبێت و ڕۆژهەڵات ناسان نووسەرە بێگانەکان بە زمانە جیاوازەکان ئیسپانی فەڕەنسی ئینگلیزی بە تایبەتی ئەو هەموو شتەی لەسەر بنووسن کەواتە سەلاحەدین ئەیوبی بە ئەخلاقەکەی خۆی سلماند و یعنی کەواتە ئەوەی کە تۆ باسی ئیتیکە نەخۆی بێوە خۆی دەرکا دکتۆرەوەی کە تۆ باسی ئەخلاقەکە یا بڵێن ئیتیکی سەلاحەدین کاریگەری بووە ئەکرێ بڵێن ئەم کەسایەتیە جیاواز لەوەی کە لە ئەو هێزەی کە بە شمشێرەکان پیا بوو ئەم بەر لەوە فەتحی دڵەکانی کردبوو یاخود فەتحی ئەو شوێنانەی کردبوو کە لە ماوەی نزیکەی 20 ساڵی دەسەڵاتیدا لە دامەزراندنی دەوڵەتی ئەیوبی ئەم کەسایەتی هێندە گەورە بوو کە ئەم ناوەی بە درێژاوەتی ماوەتەوە یعنی ناوێکی گەشە هەمیشە لە مێژووە باسەکرێت ئەکرێ بڵێن ئەخلاقیاتەکەی بوو بەو شێوە گەورەیە باسەکرێت و هەم لەلایەنی ئەوەی کە ستای شەکرێ هەم لەو ڕۆژەوە کە زەمەکرێوە سەرکۆنە ئەکرێت. بەڵێ بێگومان سەلاحەدین ئەیوبی ئینسان چۆن ئەخلاقیاتەکەی بەدیار دەکەوێت لە ڕێگەی کارکردنی سەلاحەدین ئەیوبیش لەبەر ئەوەی لە سنووری بڵێن لە سنووری بڵێن تەعاملی لەگەڵ موسڵمانەکان دەرچوو بە حکمی ڕوبەڕووبوونەوە کە لەگەڵ سەلیبیەکان و خاص دروشمەکان ئیتر وای کرد کەوا دەرکەوێت کە ئەو کەسات زۆرە کەساتیەکە لەبەر ئەوە دەتوانین بڵێن لە ڕێگەی ئەو هەڵسوکەوتەوە ئەو ڕەفتار و ئاکارە بەرزانەی کەوا هەیبوو کە پیشانیدا لە تەعاملکردنەکانی لەگەڵ سەرکردەکانی سەرکردە دژەکانی ئەوانی کەوا هاتون ئەو وڵاتە داگیر بڵێن وڵاتانی ئیسلامی داگیر بکەن بۆ ماوەی نزیکەی 200 ساڵی ژمانەوە ئەو توانی وێنەیەکی ڕاستەقینەی مسلمان سەرکردەی مسلمان پێشکەش بکە بیدا بە بەرامبەرەکان واتە زیندومانەوەی سەلاحەدینی ئەیوبی لە میمۆری و لە زاکیرە و لە یادەوەری ئەوروپیەکان ڕۆژئاواییەکان بە تایبەتی دەگەڕێتەوە بۆ هەڵسوکەوت و تەعاملەی ئەگەر بێت و ئێمە بڵێن سەلیبیەکان توانیان ماوەی ئەو چەند ساڵەی کە هاتن وڵاتانی مسلمانان داگیر کردوسن ئیمارەتێکیان دامەزراند وەکو ئیماڕەی ڕووها و ئەنتاکیا و تەرابلوس و مەملەکەتی بەیت المەقدیس دواتر هاتنە ناو خاکی مسلمانان بە دەیان هەزار کەسیان کوشت و قوربانی و وێرانکاریی زۆریان بە دوای خوانەوە هێنا ئەوە سەلاحەدینی ئەیوبی نەک بە هێزی سەربازی نەک بەچەک نەک خۆی بە شێوازێکی مجەسەم بەرجەستەی جەستەی وەکو هێز بچێتە ئەوروپا بەڵکو بە ئەخلاقی خۆی چوە ناو ئەوروپا و غەزوی ئەوروپای کرد و کە بۆ ئەوروپا ببێتە مێژوێکی هەمیشەیی و بەردەوام کە بەردەوام نوێ بێتەوە و نووسین و لێکڕۆنەوەی نوێی لەسەر بکرێت کەواتە بێگومان سەلاحەدین وەکو ئینسان وەکو ئینسانێک سپاس دکتۆر زریان جیاواز لەلایەنە ئینسانی و ئەخلاقیەکە کە دکتۆر حەکیم هێمایی بۆ کرد ئایا بەشێکی تری گەورەی ئەم سەرکردەیەوە نییە کە کاتی بڵێن 800 بەر لە ئێسا زیاد لە 800 ململانەی نێوان دوو دنیابینی یا دوو بلۆکی خۆڕەڵات و خۆراوە ململانەی دین بوو ئەم سەرکردەیە توانی گەورەترین هێرشی خاش دروشمی کە بە ناوی پیرۆزی و مقدسەوە هاتوون لە بەیت المەقدیس حەج بکەن یاخود غەزوی خۆرهەڵات بکەن لە ژێر ناوێکی پیرۆزە بەڵام ئەم کەسایەتیە ئەم سەرکردەیە ئەم سوڵتانە توانی مەدێک یاخود توانی ببێتە سەد و بەربەس و ڕێگرێ لە بەردەمیا ئەم ناوبانگە گەورە بۆ ناگەڕێتەوە بەشێکشی جیاوازەوەی دکتۆر باسی کرد بەڵێ بێگومان یعنی تۆ ئەگەر بێت وێمە سێری سەلاحەدینی ئەیوبی بکەین لە ڕاستیدا یەکێ لە کارە هەرە سیاسیە زۆر مەزنەکانی سەلاحەدین ئەیوبی کە ئەنجامی داوە بریتیە لە ڕێگریکردن لە مەدی شارستانیەتی ڕۆژئاوایان ئێمە شتێکمان هەیە تا ئێسش لە هێزار بەردەوامە ئەویش ئەوەیە کە پێوەترێت پێداکێشان و سیرائی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا کە ئەم دوانەش زۆرێک لە بیریارانی بواری شارستانی ئێستا قسەی لەسەرەکەن کە بریتیە لە پێکدادانی نێوان شارستانیەکان کە بناغی شارستانیەکانیش ئاینەکانە لە نێویاندا ئاینی مەسیحی کە پاڵنەرێکی سەرەکیە بۆ لێداندا ئاینی ئیسلام و لەو کاتەوانێک کە قەشە ئۆربانی سێم قەراری خۆی دەرەکات و بڕیارەدا کە ئۆربانی بەڵێ بۆی کە پێش هەموو شتێکەوە قەرار دەرەکەن کە
ئیتر ئەبێ لەمە دووە هەڵمەت ببرێتە سەر ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتیەکان بە ئەوان خاکێکی پیرۆزە بۆ ئێوە ئەی مەسیحیەکان بڕۆن داگیریکەن بڕۆن وێرانیکەن و هێرشێکی هەمەجیانەی زۆر نابەر پرسیاریانە. یعنی من سەیرم لێ دێ خەڵکانێک وابزانێت کە ئەوروپایەکان کە شەڕی خاچ دروشمیان کردووە هاتونەتە ئەم مەنتیقەیە و کە دروشمەکانیان خاچێک بۆ هەستاون هەڵمەتیان کردوتە سەر ئەم مەنتیقانەی ئێمە خەڵکانێکی باش و چاک بووبێتن خەڵکانێکی درڕندە بوون هەڵی کوتاوتە سەر مەنتیقە توی بە پیرۆز زانیوە خاچی ئەم مەنتیقەیە کە خاچی ڕۆژهەڵاتی و خاچی مسلمانەکانە بە پیرۆزی زانیوە هاتۆ داگیری کات و لێت بات و وێرانی بکە. بۆیە کاتێ سەرکردەیەکی گەورە وەکو سەلاحەدین ئەیوبی و پێش سەلاحەدین ئەیوبی وەکو زەنگیەکان و پێش زەنگیەکان کە هەندێک لە سەرکردەکانی کە هەوڵیان دابوو ڕوبەڕووی ئەم هەڵمەتە گەورەیە ببنەوە و گەورەترینیشیان سەلاحەدین ئەیوبی بێ کە ئاڵا هەڵگری ئیسلام بوو لە ڕوبەڕوو بوونەوەی ئەم هەڵمەتەیە ئەمە وای لێکا کە تەواوەتی خۆشەویست بێ و گەورە بێ. بڵێ تۆ پسپۆڕەکەت بواری حەزارەتە بەشێکی زۆری وانە ڕوبەرێکی فراوانی اختصاصی جەناب و شارستانێتە خۆتە زانی غەز و دوو جۆرە غەزویەکەی غەزی عسکەری غەزویەکەی غەزوی فکری و غەزوی حەزاری کە دێت سەلاحەدین جیاوازە غەزوە عسکەریەکە کە توانی و ئیمارەتانەی ئەوان دروستیان کردبوو ڕوبەڕویان بوەسێ نەیهێڵێت و بەرامبەریشیان بۆسێ ئایا توانی لە ڕووی غەزوە فکری و ڕۆشنبیری و شارستانیەکەشەوە بەری بەڵێ بێگومان خۆی بەشێکی سەرەکی لەو هەڵمەتەی کە پاپا ئۆربانی دووەم دەستی پێکردو و هاتنە سەر ئەم مەنتیقەیە لە دوای ئەوان پیرۆزی کەنیسەیان وەرەگرت و هاتە مەنتیقانە بەشێکی سەرەکی دین بوو کە لە پشتیەوە بوو هانی ئەدان بۆەوەی کەوا بێن لە مەنتیقانەدا هەژمەیەک و هەژمونێکی فکری ڕۆژ ئاوایی شارستانێتی خۆیان کە هیچ خاوەن شارستانێتێک نەبوون نەو کاتا لە ڕاستیدا و کە لە سەدە تاریکەکان نابوون کە لە تەواو داڕمان بوون لە هەموو بنەمایەکی ئەخلاقی تەنها بریتی بوون لە هەڵمەتێکی درڕندانە بۆ سەر ڕۆژهەڵات و ئەمانە بکەن و هانی گەورە دەرەبەگەکانی ئەوروپایەدا کە ئەوروپا قاعدەیەکیان هەبوو کە ئەگەر بێت و کوڕی میرێک لە ئەوروپادا دەسەڵاتدار بێ کوڕە گەورەکات شوێنی باوکی شازادەکانی کە بێبەژە بوون بۆیە کەنیسە هانی شازادەکانی کەشیەدا ئەیوب شۆ ڕۆژهەڵاتە بە خۆت ئیمارەتێک دروستکە لەوێ دەسەڵاتێک بۆیە زۆرینیان کە هاتن ێرە ئیمارەتیان دروستەکەن حتا چەند شارێکی کوردیش کە کەوتبووە وەکو شاری ڕووها وەکو شارەکانی دیکە دیاربەکر ینی بەشی یەکەمی ڕوبەڕووبوونەوەی سەلاحەدین لە ڕووها کە ئورفەی ئێسێ ڕۆحاشی پێوتێ لە مێژووە ئەمەی سەلاحەدین ڕوبەڕوویەوە بەشی یەکەمی لە خاکی کوردستان لە باکووری کوردستانەوە ئەو مەنتیقەیە باکووری کوردستان جارێکی سەلاحەدینی ئەیوبی توانی ئازادی کاتەوە لە دەستی هەجمەیەکی هجوومێکی دڕندانەی لە ڕاستیە خاج دروشمەکان ئەمە لەسەر قسەیەکە یەڵم ئەمە سوورمەوەی کە لە ڕاستیە هەژمێکی درڕندانە بوو و هیچی لە هەژمەی مەغۆلەکان و داعشەکان کەمتر نەبوو کە هەڵیان کوتایە سەر وڵاتەکان و ئێستا چۆن ئێمە ئەبینی کە پێمان ناخۆش و پێویست بەسەرکردەیەک هەبێ پاڵەوانە لە لامان کە ڕوبەڕووی داعش بوو بێتەوە یا ڕوبەڕووی مەغۆلەکان بوو بێتەوانێ بۆی سەلاحەدینی ئەیوبیش لەو کاتی ڕوبەڕووی خاش دروشمەکانە بێتەوە لە گۆشە نیگا و زیهنی خەڵکیە هەموو خەڵک بە بێجیاوازی بە پاڵەوانی زانیوە هەر ئەمە شەوایکی کە سەلاحەدینی ئەیوبی ببێ بەو پاڵەوانە مەزنە ئاخر کەسێک کە تەمەنێکی کەمی هەبوو بێ 55 ساڵێک بێ ئەم هەموو ناوی دەرکرد بێ ئەم هەموو کەسە لە پشتی باسی بکە ئەم هەموو سەرچاوە مێژوویە یەک بە یەک ئاماژەی پێ بکەن تەنانەت نووسەرەکانیشیان ینی بۆ نمونە نووسەر هەبووە کە لە زڵدی ئەوە لە سەدەکانی ناوەڕاحی نەک لە زڵدی بوو بێ یعنی کەس نەیتوانێت خۆی لا بە لە فەزائیلی سەلاحەدینی ئەیوبی مەسەلەن قیسەی سەلاحەدینی ئەیوبی سێرکە لە کتێبەکەی ئیبن ئەثیردا سێرەکەی زۆر جوان وەسفی سەلاحەدینی ئەیوبی و کەسایەتی و لەگەڵ سەلاحەدین کۆ بێگومان کە کاتێک سێرەکەی من کتێبێکم لەلا هەیە هەر هاتون لە کتێبەکانی ئیبن ئەسیر بەشێکیان دێناوە بەناوی قیسەت سەلاحەدین ئەیوبی هەر ئەو قیسە یان کاتێ سێرەکەی زۆر جوان وەسفی سەلاحەدینەوە و باسی کەسایەتی و فەزڵ و کەسە بۆ چونکە لە گۆشەنیگای هەموو سەردەمی خۆیدا سەلاحەدینی ئەیوبی پاڵەوان بوو و ئەم پاڵەوانێتیەش دێمە سەر تەوەری پاڵەوان و ڕەوڕەوەی مێژوو بەڵام باشمە لای دکتۆر حەکیم دکتۆر زریان دکتۆر لە مێژووە یاخود لە فەلسەفەی مێژووە شتێکەیە پێوترێ ڕۆڵی سەرکردە یاخود ڕۆڵی پاڵەوان لە جوڵاندنی مێژوودا ئەگەر ئەمە پێوەەر بێ لە فەلسەفەی مێژووە کە سەرکردە بتوانێت ڕەوڕەوەی مێژوو بجوڵێنە یاخود ڕوودا و دروستکە سەلاحەدینی ئەیوبی کامپاڵەوانەی ناو جوڵە پێکەر یاخود ڕەوڕەوە و بزوێنەری مێژووە بەڵێ دیێرە یەکێک لە لێکدانەوە فەلسەفیەکان بۆ مێژوو ئەوەیە کە
ئەوەی کە دەور دەبینێت لە دروستکردنی ڕووداوەکان و ئاراستەکردنیان بریتە لە فەرد لە تاک یاخود پاڵەوان. سەلاحەدین ئەیوبی دەتوانین بڵێن بە شایستەیەوە توانیوەتی دەوری ئەو پاڵەوانە گەورەیە بجێڕێ لە سەدەکانی ناوەڕاست و تایبەتی لە سەردەمی حروبی سەلیبی شەڕەکانی خاص دروشمەکان کە بە دووربینی خۆی و بە بیرتیژی خۆی و بە سیاسەتی خۆی و بە استراتیجیەتی خۆی توانیوەتیکەوە ڕۆڵی پاڵەوانی ڕاستەقینە ببینێ ئەو پاڵەوانەی کەوا لە ڕێگەی سەرکردایەتیکردنی بۆ جیهانی ئیسلامی لەو ماوەیەدا هەم سەرکردایەتیکردنی سەربازی هەم سەرکردایەت ڕابەرایەتیکردنی سیاسی و هەم ڕابەرایەتیکردنی شارستانی جیهانی ئیسلامیش لەو ماوەیەدا توانی ئەو دەورە ببینێ بە حکمی سیفاتە کاریزمیەکانی و بە حکمی ئەوەی کە ئەو ئامانجێکی هەبوو دیارە کەسی سەرکردە کاتێکەوە جوڵە دەکات و بزاف دەکات پێویستە غایەک و مەبەستێکی هەبی ئامانج و غایەتی ئەویش بە پلەی یەکەم بریتی بوو لە یەکخستنی جیهانی ئیسلامی و دواتریش دوای ئەو یەکبوونە یەکخستنە ڕوبەڕووبوونەوەی ئەو دوژمنە دەرەکیەی کە بەرەوەکی مسلمانانی کرد بوو لەو ماوەیەدا و توانی بوو کە قەتڵ عامیێکی زۆری ئەم کات و ببوورە دکتۆر حەکیم لەو سەردەمەدا دەسەڵاتی بەغدا هەبوو قاهیرەشە بوو بەغدا عەباسیەکان قاهیرە فاتمیەکان باشە بۆچی عەباسیەکان و فاتمیەکان نەیانتوانی ئەو ڕۆڵەی سەلاحەدین ببینن خۆ کاتانەوانیش دەسەڵاتدار بوون ڕەمز و سمبولی دەسەڵاتی ئیسلامی لەو کاتانەدا دەوڵەتی عەباسی بوو بۆ سەلاحەدین لەم نێوانەدا بروزی پێدرا ئەگەر ڕوانگەیەکی فەلسەفیانە بۆ سەرکردەوە ڕۆڵی کاریزما لە ناو مێژوودا ئێمە لێک بینەوە بۆ سەلاحەدینی ئەیوبی لە نێوان قاهیرە و بەغدادا بۆ سەلاحەدینی ئەیوبی ئیبرازی کرد. بەڵێ جوانە سەرەتا دەبی ئەوە بزانین کە دوو شت هەیە دوو تێڕوانی هەیە ئایا میلەتان سەرکردەکان دروست دەکەن یاخود سەرکردەکان میلەت دروست دەکەن بڕێم مەبەستمان میلەت و نەتەوەیەکی پێشەنگ و پێشکەوتوو ئایا ئەحداسەکان و ڕووداوەکان کەساتیە دیارەکان و سەرکردەکان دروست دەکەن یاخود ئەوە کەساتیەکانن ئاڕاستەی ڕووداوەکان دیاری دەکەن ئەگەر لە ڕوانگەوە تەمەشا بکەین بەڕاستی عەباسیەکان لە وەختەدا لە ماوەی زوعف و لاوازیەکی بەرچاودا دەژیان و ئەو توانە نەبوو بە حکمی ئەوەی کە خەلیفەکانی عەباسی ڕۆڵی تەنها ڕۆڵێکی ڕەمزیان هەما بوو و ڕۆڵێکی فعلیان نەدەتوانی ببینن بە حکمی ئەوەی مەشغوڵبوونیان و خەریکبوونیان بە کاروباری مەلەزاتی تایبەتی خۆیان لەلاک و بە حکم ئەوەی کەوا ژێردەستەی هەندێک لە عناسری دیکە بوون بۆ نمونە وەکو سەلجوقیەکان ئیتر ئەوە وای کردبوو بەڕاستی بڵێن عەباسیەکان لەو ئاستەدا نەبن کە بتوانن ڕوبەڕووی ئەو هەزمە شەریستە ببنەوە ئەو بڵێن شاڵاوە گەورە و هێرشە گەورە بەرفاوانەی ئەوروپایەکان ببنەوە کە بە سەلیبیەکان ناسراون هەرچی فاتیمیەکانیشن ئەوانیش لەبەر خەریکی شیعەگەرایی و مەسەبگەرایی بوون لەبەرەوە ئەوانیش لەو ئاستەدا نەبوون بە پێچەوانەوە ئەوان بە حکمی سراعی نێوان عەباسیەکان و فاتیمیەکان وەکو دوو جەمسەری جیهانی ئیسلامی لە ململانەدا بوون لەگەڵ یەکتر کەوە کامیان بتوانێت لەسەر حسابی ئەوی دیکەتەوە سوع بکە بە تایبەتی خلافەی فاتیمی هەمیشە لەوەدا بوو تا ئەو ڕادەی لە هەندێک حاڵەتدا ینی دەستی تێکەڵ کردووە یاخود یارمەتی دەری ئاسانکاری کردووە بۆ سەلیبیەکان بۆ یەکەوە بێن خاکەکانی ژێر دەسەڵاتی عەباسیەکان داگیر بکەن و دەستی بەسەردا بگرن بێگومان ئەوە کارەساتێکی گەورەیە لە مێژووی ئیسلامیدا لە ماوە جیاوازەکاندا دەبینین بەردەوام دووبارەبوونەوەی هەبووە دوژمنێکی هاوبەش بەڵام یەکچێک لە هێزە ناوخۆیەکان دەبێتە ئاسانکار و دەلیل و کاتێکوەستەکەوتین بەسەردا تێگەشتینەوەی کە بەهۆی لاوازی بەغدا و قاهیرەوە سەلاحەدین بەشێکی ئیبرازی یاخود دەرکەوتنی لەو قۆناغە مێژوویەدا بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەم دوو دەسەڵاتە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە یاخود لە شەرقا کاریگەری دەرکەوتنی سەلاحەدین لە ئەنجامی لاوازی نێوانم دوو دەسەڵاتەوە بووە. بەڵێ
دکتۆر بەڵێ بێگومان ئەوە ڕاستە. باشە سپاس. بورە دکتۆر زریان لەو گفتوگۆیی نێوان من و دکتۆر حەکیم کە قسەمان لەسەر ڕۆڵی سەرکردە جوڵانی مێژوو بزواندنی ڕەوڕەوەی مێژوو سەلاحەدینی ئەویبی چ ڕۆڵێکی تیابینی و سەرکردایەتی کردنی وە گەورەی ئەو لەو قۆناغە مێژوویەدا ئەتوانین ئێمە بڵێن ڕۆڵی سەلاحەدین و یاخود ئەوەی کە لە بەشی کۆتایی وەڵامەکانی دکتۆر حەکیمە بۆ هۆی لاوازی نێوان دەسەڵاتی عەباسیەکان لە بەغدا و فاتمیەکان لە میسر ئیبرازدرا بە کەسایەتی سەلاحەدین. بەڵێ خۆی لە ڕاستیدا کاتێک ئەگەر سێری فەلسەفەی مێژوو بکەینە بواری فەلسەفەی مێژوودا لەسەر هەردوو بوارەکە قسەکراوە. ئایا تاگ ڕۆلی هەیە لە بزواندنی ڕەوڕەوی مێژوودا یاخود بارودۆخ و زروف ڕۆلی هەیە لە دروستکردنی پاڵەوان و تاگدا؟ لە ڕاستیدا هەردوو بابەتەکە بۆی هەیە، بەڵام تازەترین بۆچوونی هەموو ئەوانەی کە لە بواری مێژوو دیراساکەن و وەگەیشتون لەسەر بواری فەلسەفەی مێژوو ئەوەیە کە هەردووکی کاری هەیە، واتە هەم بارودۆخ پێویستە گونجاو و ڕەخساو بێ بۆ ئەوەی کەوا سەرکردەیەک دروست بێ و هەمە بێ سەرکردەکەش لە بار و گونجاو بێ. ئەگەر نا بۆچی سەدان کەسی کەشمان هەیە ناو دەرناکە ئەی بۆ سەلاحەدینی ئەیوبی ناو دەرەکە، کەواتە هەم بارودۆخەکە بارودۆخێکی گونجاو کاتەکەی کاتی دەرکەوتنی سەرکردەیەەکە و هەم ئەم کەسەش خۆی کەسێکی لە بار و گونجاوە بەڵێ بێگومان هەردووشی تێکەڵ بۆەوە توی ئاوێتە بووە کەواکە کەسایەتێکی وەکو مەزنی وەکو سەلاحەدینی ئەیوبی دروست بێ کە سەلاحەدینی ئەیوبیش شانازیە بۆ هەموو ئەو کەسانی کە وەکو نەتەوەیەک کە سربەوان بێ و شانازیە بۆ ئەوەی کەوا لە دوجاریشدا وەکو ئومەتێک وەکو ئیسلام سەر بە ئاینی ئیسلامە بێ و توانیوێتی هێندە گۆڕانکاری و هەوڵێک بدا و پاڵێک بنێ بەڕەوڕەوەی مێژووەوە. یعنی ئەگەر بێت و ئێمە بینە پێشاوی خۆمان پێش سەلاحەدینی ئەیوبی و دوای سەلاحەدینی ئەیوبی بزوێنەری مێژووی ڕۆژهەڵات و بزوێنەری مێژوو لە ڕۆژهەڵاتە و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ئیسلامیدا گۆڕانکارێکی زۆری بەخۆیەوە بینی و توانرا بەوەی کەوا جارێکی تر هێز و شکۆ بگەڕێنرێتەوانێ بۆ دەسەڵاتی ئیسلامی و بۆ خلافەتی ئیسلامی کە سەلاحەدینی ئەیوبی شانازی پێوە کرد بۆ ئەوەی کەوا جارێکی تر خلافەتێکی ئیسلامی یەکانگیری سونە مەزهەبی سەرانسەر گەرایی جارێکی کە دروست بکاتەوە لە جیهانی ئیسلامیدا و یەک هێز و یەک دەسەڵات هەبێ. ئەمە فکرێکی مەزنمان بۆ دەرەخایدێکی دکتۆر سەلاحەدینی ئەیوبی کاتی یەکێک لە وەزیرەکانی دەوڵەتی فاتمی بە ناوی شاورەوە بڵێ ئەکوژێت بۆ خۆی ئەم ڕووداوە کارکردی نەبووە لەسەر ئیبرازی ئەو یاخود ئەکرێ بڵێن هەر لەو سەردەمەی لە بەردەسی نورەدین مەحموودا ئەبێ لە دیمەشق و دواتر لەگەڵ مامی شێرکۆی مامی دێتە سەلاحەدینی ئەیوبی پێم وانییە کە بوو بێتە ئەو کە شاوری وەزیری کوشت بێ بە پێچەوانەوە لە ئەنجامی جەنگ و ڕوبەڕووبوونەوەیەکە کە سەلاحەدینی ئەیوبی یاریدەدەری مامی ئەبێ لە هەڵمەتی دووەمیاندا کە جارێکی تر هەڵمە دەکەنەوانێ بۆ سەر میسر ئەتوانێت ئەو ڕوودا هەتا بۆ بینەران تۆزێک ڕوون بێ ئەم واقعە پاشەوەی کە ئەیوبیەکان لە تکریتەوانێ ئەڕۆن بەرە و مووسڵ و ئاچن بۆ لای زەنگەکان و زەنگەکان ئێمە لە دینی زەنگی هاوکاریان دەبێت و دەڕۆن بۆ ناوچەی شام و لە شامدا پاشەوەی کە بەعلەبەک ئەخەنە بەردەستی خۆیان و بەعلەبەک ئەدرێ بە نەجمەدین ئەیوب و بەڵام شێرکۆی مامی سەلاحەدینی ئەیوبی کە هەر بەناوی شێرکۆی کوردانەوە هاتووە یعنی لە مووسەر چاوە کۆن و نوێیەکانیشدا ناوەکە هەر کوردیە یعنی ناوی شێرکۆیە شێرکۆی مامی پیاوێکی سەرکردەیەکی سەربازی زۆر لێزان و شارەزایە بۆیە شێرکۆ ئەبێتەوانێ بە بەرپرسی ئەو سوپای دەوڵەتی زەنگیەکان ئەوە لە میسردا بەڵام لە پێشتردا سەرکردەیەکی گەورەیە لەو مەنتیقەیە پاش ئەوەی کە خەلیفە معتەزید بیلای کۆتا خەلیفەی فاتمیەکاندا کە پەنا ئەهێنێتە بەر خەلیفە عازد پەنا ئەهێنێتە بەر با بڵێین زەنگیەکان و داوایانێکا کە بەدەنگەوە بچن چونکە لە بینی دوو وەزیر لە دەوڵەتی فاتمیدا کێشە هەیە کە زەرغامە لەگەڵ شاوری وەزیردا کێشەیەک دروزۆ و هەوڵیان داوەکەوا خاز دروشمەکان بێن لە ئەسکەندەریەوە جارێکی کە داخڵیان کەنەوە بیاهێنە سەر دەوڵەتی فاتمی و دەوڵەتی فاتمی بەرەو ئەو لاوەزبوونە بچێ پەنا ئەبەنە بەر دەوڵەتی زەنگیەکان دەوڵەتی زەنگیەکانیش سەرکردە گەورە سەربازەکەی خۆیان کە شێرکۆی مامی سەلاحەدینی ئەیوبی ئەنێرن و پاشەوەی کە لەم کێشەیە ڕوبەڕویانە بێتەوانێ
بتوانێت دوو جار زیاتر و لە جاری دووەمیشیاندا کە سەلاح الدینی برازای خۆی لەگەڵ خۆیدا ئەبە شێرکۆی مامی سەلاح الدین و لەو جەنگەدا بێگومان وەزیرەکەی فاتمیەکانە کوژرێ و سەرەکەون بەسەریدا و خەلیفە ئازادی ڕووداوە بڕوای تۆ ئەو ڕووداوە بۆ خۆی تەسیری نەبوو ئێستا لەوانەیە مەزهەبگەرای شیعە یاخود ئەوانەی بەیانەوێ تاریخی سەلاح الدین بە شێوەیە بشوبهێنن یا بشێوێنن ببوورە یعنی قسە لەسەر ئەوەکەن کە بە جۆرێ لە جۆرەکان ئەم پیاوە ڕووداوێکی دروست کردووە و ڕووداوە نەئەبوایە ڕوویبایە لە ڕاستیدا پاژەوەی کە ئەچن بۆ میسر شێرکۆ بە یارمەتی خەلیفەی کۆتا خەلیفەی فاتمیەکانەدا و وەزیرە هەڵگەڕاوەکەی سەرکوت ئەکاتەوانێ خۆی و بزوتنەوەکەی و بۆ ماوەیەکی کەم ئەبێ بە وەزیری فاتمیەکان واتە خەلیفە ئازادی کۆتا خەلیفەی فاتمیەکان ئەیکا بە وەزیری خۆی و پاشەوێ بە وەزیر چەند ماوەیەکی کەم لە پۆستی وەزارەت تامینێ وەفادەکە سەلاح الدینی ئەیوبی کە تەمەنی 30 ساڵێک ئەبێ 35 ساڵێک ئەبێ لەو کاتەیە ئەچێتە شوێنی مامی و ڕاستەوخۆ خەلیفە دانی پێدادنێ بۆەوەی کە سەلاح الدینی ئەیوبی بێ بە وەزیری فاتمیەکانە میسردا هەر کەلتورەکە ژوا بۆ لەو کاتە هەر کەس وەزیرێ بکوژێ خۆی بێ بە وەزیر شوێنێ خۆی کەلتوری سیاسی لەو کاتە شێرکۆ توانیوێتی سەرکەوێ بەسەر ئەوانە وە شێرکۆی مامی سەلاح الدین شاوری وەزیری فاتمیەکانی کوشتەوە و دوایەوەش سەلاح الدینی ئەیوبی ئەچێتە شوێنی مامی و کە لە شوێنی مامیدا ئەمێنێتەوە ئەنجا بە سیاسیانە ئەکەوێتە ڕێکخستنی کاروباری دەوڵەتەکەی و ڕاکێشانی مەیل و سەرنجی خەڵک لە نێوان شێرکۆ سەلاح الدینە گرنگە دکتۆر زریانی ڕوون بکرێتەوە یعنی ناوبانگی سەلاح الدین بە کوشتنی شاور زیاتر ئیبرازی پێدراوە نەخێر لە ڕاستیدا سەلاح الدینی ئەیوبی کەسێکە لە سەرکردەیەکە لە سوپاکەی شێرکۆی مامیداواتە لەگەڵ مامیدا چوونەتە بۆ ئەو هەڵمەتیان بووە و سەرچاوەکانەوە جەخت لەوە کراوەتەوانێک کە پاژەوەیکەوە ئەتوانن سەرکەون و سەلاح الدینی ئەیوبی ئەبێ بە کەسێکی دەسەڵاتدار لە نێو دەوڵەتی فاتمیدا و ئەبێ بە وەزیری فاتمیەکان و پاژەوەی بێتە وەزیری فاتمیەکان لە میسر وردە و دەکارەکە بۆ چەسپاندنی بیر و بۆچوونەکانی خۆی بۆ بڵاوکردنەوەی ئەندێشەی دروست و بڵاوکردنەوەی بیر و باوەڕی ئیسلامی لە نێو خەڵکی و مەنتیقەیەدا و جارێکی کە سەر لە نوێ گێڕانەوەیان بۆ سەر مەسەبێکی تر کە مەسەبی سوننەیە بۆیە لە کۆتاییشدا کاتێک کە خەلیفە نەخۆش ئەکەوێ خەلیفەی فاتمیەکان قەرارەدا کە وتار بە ناوی خەلیفەی عەباسیەکانەوە بخوێنرێتەوە لە ناو میسردا بەمەش دەسەڵات و دەوڵەتی ئەیوبی ڕائەگەیەنێ لە ڕاستیدا و دەوڵەتێکی سەرانسەری دەوڵەتی ئەیوبی ڕاگەیەنێ هەرچەندە نورەدین مەحموود لەو کاتە پێی ناخۆشە بێ لە شام بەڵام ئەم هەڕایەگەیەنێ و بە پێچوانەوە پاشان کاتێکیش کە نورەدین مەحموود کۆچی دواییەکە سەلاح الدینی ئەیوبی دەزەگرێ بەسەر نەک دەزەگرێ خەڵکی شام خۆیان ئەچن بۆ لای سەلاح الدینی ئەیوبی داوای لەکەن کە بێ حکمی ئەوانیشکە بەم جۆرە میسر و شامیش ئەکا بەیەک بەس لێرا پێم خۆشە یەک ئاماژە بکەین بۆی بێمە سەر تەوەری سەلاح الدین و کورد بڕۆمە لای دکتۆر حەکیم. بەڵێ دکتۆر حەکیم هەموو ئەزانین کە زۆرینەی مێژوولووسەکانی دنیای عەرەب و خۆراوە و کوردیش لەسەر ئەوە کۆکن کە سەلاح الدین قائیدێکی کوردی بووە سەرکردەیەکی کورد بووە بنەماڵەکەشی دیار و ڕوونە. ئایا سەلاح الدینی ئەیوبی توانی چی ئیزافەیەک بۆ مێژووی کورد و بۆ شارستانیەتێک بکات کە کورد ڕۆڵی هەبوو لە بنیادنانی شارستانیەکە کە شارستانێتێکی ئینسانی بێ لە خۆرەڵات؟ بەڵێ طبعا صلاح الدین ئەیوبی وەکو سەرکردەیەکی کورد توانی حکمی غیری کوردیش بکە جگە لە چەند ناوچەیەک لە کوردستان باکووری کوردستان و باشووری کوردستان بەشی لە باشووری کوردستان توانی کەوە جگە لەو ناوچە کوردیانە وڵاتی شام و میسر و یەمەن و سوودان و ئەو ناوچانە حکم بکە کەواتە صلاح الدین بوو کەوا توانی وەکو کوردێک بچێتە ئەو شوێنانە نەک بچێت بەڵام حکمڕانی ئەو ناوچانە بکە واتە کوردێک دەتوانێت کەسێکی سەرکردەی کورد دەتوانێت نەک حکمی کورد بکە بەڵکو حکمی غیری کوردیش بکە ئەگەر بێت و ئەو کەساتێک بوو توانای هەبوو و شایستەی ئەو بڵێن حکمڕانیە بوو. صلاح الدین بوو لە یەکێک بوو لەو کەساتیانە. صلاح الدین ئەیوبی دەوڵەتەکەی ناسراوە بە دەولەت الئەکرات لە زۆر لە سەرچاوە ئیسلامیەکان. صلاح الدین ئەیوبی وەکو گوتمان وەکو ئەسڵ ناسراوە بە کەسێکی کورد جگە لە هەندێک ڕای شاز و ناوازە لێرە لەوێکەوە بەرگوێ دەکەوێت خۆ بەرچاو دەکەوی
سەلاحەدین ئەیوبی خۆی و کوڕەکانی و براکانی و برازاکانی و ئەوانە دابەش بوون بەسەر ناوچە جیاوازەکان و هەرێکی حکومڕانی ناوچەیەکی کرد. سەلاحەدینی ئەیوبی بڵێن توانی جلوبەرجی کوردی، هەندێک لە عادات و تەقالیدی کوردی، وشەی کوردی بگەێنێت بۆ ئەو ناوچانەی کەوا لە دەرەوەی کوردستانن و تاوەکو ئێستاش ئێمە هەست دەکەین چەندەها بڵێن گەڕەک هەیە لە قاهێڕا یاخود لە شام یان لە لوبنان یان لە سوودان یان لە یەمان ئەوانە بە ناوی کوردی یاخود چەندەها کەس لێرە و لەوێ ناو بەناو دەبیستین یاخود دەخوێنینەوە کە ئەوانە دەگەڕێنەوە لە قەبی ئەیوبیان هەیە و دەگەڕێنەوە بۆ سەر بنەماڵە ئەیوبیەکان. منە پرسم ئەمانە چ خزمەتێکیان بە توراس و بە شارستانیەتێک کرد کە کورد بەشداری تێدا کردووە؟ یعنی من وەڵامی ئەو پرسیارەمەوێت ئەمانە چ خزمەتێکیان کرد؟ بێگومان ڕاستەوە لە ناوەکانە لە تەسمیە لە قسەکردن بە زمانێک کە بە زمانی ئەعجەمی بەشێکی زۆر لە مێژوو نووسەکان ئیبن شەداد، عیمادەدینی کاتیبی ئەسفەهانی، ئەبوو شامە، ئیبن عەدیم، هەموو ئەمانە باسی ئەوەکەن بەشێکی کە جیاوازە مەسەلە زمان. بەس ئەمە چ خزمەتێکی بە فەرهەنگ بە شارستانیەت کرد؟ چکە لەوانەیە بەشێکی زۆری کورد ئێستا سەلاحەدین دادگاییەکە لە دوای 800 ساڵ بەوەی کە ئەم سەرکردەی هیچی بۆ کورد نەکردووە. گوتم سەلاحەدینی ئەیوبی وەکو کوردێک ڕابەرایەتی جیهانی ئیسلامی کردیە بە کوردیشەوە. سەلاحەدینی ئەیوبی چەندەها قوتابخانەی دامەزراند لە شام و لە میسر و چەندەها مەراکیزی فێرکردن ئەمیرە ئەیوبیەکان ئەفرەتە بڵێن ئەمیرە ئەفرەتە ئەیوبیەکان ڕۆڵێکی زۆر گەورەیان دیت لە خزمەتکردن و لە یارمەتیدان و لە تەکافولی و بڵێن لە لانی کۆمەڵاتی و لە لانی زانستی. یعنی کورد وەکو بەشێک لە پێکهاتەی لە بنیای حەزاری ئیسلامی، بەشێک لە بنیادی شارەسایەتی ئیسلامی، کاتێکەوە ئێمە دەزانین ئەو هەموو زانایە کووردە لەو زەمانە لەبارە جیاوازەکاندا بوونیان هەبوو سەریان هەڵدا. ئەی ئەوە فەزل نییە بۆ کورد، ئەو گەورەی نییە بۆ کورد. کاتێک ئێمە بزانین کە سەلاحەدینی ئەیوبی کەسێکی ئەوەندە بەخشندە و لێبوردە بووە لە بەرامبەر غێرە موسڵمانەکان، لە بەرامبەر جیاوازەکان لەگەڵ خۆی، ئایا ئەوە گەورەی شارستانی نییە بۆ کورد؟ چونکە شارستانەتی بەر لەوەی کە بیناو لانی مادی بێت، شارستانەتی قیەمی هەیە، بەهای هەیە. جوانترین بەهای حەزاری لەلایەن سەلاحەدین ئەیوبیەوە پێشکەش کرا، پێشکەش بە مرۆڤایەتی کرا کە وەکوتم تاکو ئێستاش کە باز دەکرێت و دەگوترێتەوە ئەو هەڵسوکەوتەیەتی لەگەڵ خەڵکی دیکە. بۆ یەکەم جار بوو لە دوای خلافەی ڕاشیدی دەبینین لە قودسی پیرۆست جارێکی دیکە موسڵمان و مەسیحی و یەهودی بەیەکەوە دەژین بە ئازادی و بەهێمنی، بێ ئەوەی کەوا ڕێگریەک هەبێ لە بەرامبەر هەر کامێکیان بۆ مەڕەسەکردنی شتە ئەو بڵێن عیباداتی خۆی. ئایا ئەوە گەورەی نییە؟ ئەوە لانی شارستانی نییە؟ ئایا ئەوە سەرکەوتنی شارستانی نییە؟ ئا فەزلەکەی ناگەڕێتەوە بۆ کورد کە سەلاحەدینی ئەیوبی نوێنەراتیان دەکات؟ سپاس دکتۆر حەکیم. باشمەوە لای دکتۆر زریان. سەلاحەدین ئەیوبی. دکتۆر حەکیم، دکتۆر زریان، تۆ یعنی من ماوەی بەرنامەکەم لەوانەیە زۆری نەماوێ، بەڵام زۆر یعنی هەوڵی هینی ئەوەتە کە قسە لەسەر سەلاحەدین و کورد بکەی. ئەمە بزانم تۆ چیت لەسەر سەلاحەدین و کورد و پرسیارێکی زۆر لەلایەن بەشێک لەوای پیان و تێن نخبە و ڕۆشنبیرانی کورد ئەکرێت لەسەر سەلاحەدین و دادگایی ئەکرێت دوای 800 ساڵ بۆی کە ئەم سەرکردەیە نەیتوانێت هیچ بۆ پێش هەموو شتێک زۆر هەڵەیەکی گەورەیە کە ئەگەر ئێمە بین مێژوو بە چاوی ئەمڕۆ سەیرکەین و کارکتەرەکانی مێژوو بە چاوی ئەمڕۆ دادگایی بکەین. ئەوە گەورەترین تاوانە بەرامبەر بە مێژوەکە بکرێ و ئەو کەسانی کە ئەوەش بکەن تاوانبارە نەڕاستیدا. بەڵام ئەگەر تۆ بتەوێت کە مێژوو هەڵسەنگێنی پێویستە بە چاوی سەردەمی خۆی هەڵسەنگاندن بۆ ئەو سەردەمە بکەین. ئایا جیاوازی پێش هەموو شتێک پێشەوەی سەلاحەدینی ئەیوبی بێ ڕاستیە کورد لەسەر مەسرەحی سیاسی وەکو بوونێک ناوی نەمابوو. سەلاحەدینی ئەیوبی جارێکی کە هات
کوردی گێڕایەوانێ و ناوی بۆ کورد گێڕایەوانێ وەکو کورد ئەمە سەلاحەدینی یەک ئەیوبی ئەگەر لە ناو هەموو سەرچاوە ڕۆژ ئاواییەکانەوە ناو سەرچاوە حتا سەرچاوەکانی سەدەکانی ناوەڕاستیش ئەگەر سیر بکەین کورد بە ناوی چەتە و ڕێگرە هاتە پێشاو بەڵام لە دوای سەلاحەدینی ئەیوبیەوە گەورەتری خزمەتی شارستانیەتی پێشکەش بە کورد باشە باسی ململانێم بۆ ململانی چی با عرضەکەم دوای ئەوەی کەوا سەلاحەدینی ئەیوبی وەکو دەرکەوت ئیتر کورد وەکو خاوەن شارستانیەت و کەسایەتی هاتە پێشەوە پاشەوەی سەلاحەدینی ئەیوبی ئەچێت بۆ میسر لەوێدا زانایەکی کورد لەگە خۆیدا بە ئەوش کە شێخ خضر المەهرانیە کە لەگە خۆیدا لێرەوە ئەیبا بۆیەوە لەوێ لە سەردەمی ئەیوبیەکانە لەوێ جارێکی کە زانست بڵاوەکەن واتە دەستی کووردە جارێکی کە زانە کوردەکانە بڵاوە بێتەوە لە مەنتیقە کوردستانەکاندا پێشەوەی کەوا سەلاحەدینی ئەیوبی دەرکەوێ لە ڕاستیدا کورد ناوێک نەبوو لە ناو جیهاندا و کورد وەکو چەتە و ڕێگر و خەڵکانێکی تر ناوی هاتە پێشەوە بەس لە دوای سەلاحەدینی ئەیوبی تر هەموو کورد بە ناوی سەلاحەدینی ئەیوبیەوە ناسرا و لەوە بە دواوەتر ئەوەندە مەزنەوە کەسە ئەچیتە هەر شوێنێکەوە ئەڵێن ئەمە نەوەی سەلاحەدینی ئەیوبیە یەکێکی تر لە نقطانە کە زۆر حەزەکەم کە ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە ئایا سەلاحەدینی ئەیوبی من خۆمان بپرسین کوردستان لە سەردەمی ئەودا داگیرکراو بووە هەتاوەکو ئەوەی کە و خەڵکە جەناب دەفەرمووی وتویانە بۆ دەوڵەتێکی بۆ کورد دروست نەکردووە ئایا کوردستان لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیدا چی حکمی کردووە ئایا داگیرکراو بووە وڵاتێک بووە کە لە ڕاستیدا خەڵکانی تر بەڕێوەیان بردووە نەخێر لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیدا کوردستان لەلایەن سەلاحەدینی ئەیوبی خۆی و خزمەکانیەوە بەڕێوە براوە لە یەکێک لە ناو دەقەمێژوویەکاندا هاتووە ئەڵێ ئیتر قەرارماندا کە لە منطقەی ئەو پەڕی بادینانەوە هەتا ئاگاتە ئەو پەڕی شارە زۆر کە خوتبە بە ناوی سوڵتان سەلاحەدینی ئەیوبیەوە بخوێنرێتەوانێ سوڵتان مزەفەرەدین کۆکبووری کە زاوای سەلاحەدینی ئەیوبی و مێردی خوشکی سەلاحەدینی ئەیوبی ڕابعە خاتوونەکە کە پادشا و فەرمانڕەوای هەولێر بوو و هەموو منطقەی شارە زۆر و ئەم ناوچەی ژەژە سەڵاتی ئەودا بووە دراوێک لێدا لە هەولێردا کە دراوەکە ناوی خەلیفەی عەباسی لەسەر نییە ناوی سەلاحەدینی ئەیوبی لەسەرە و بۆ یەکەم جار چەند شارێکی کوردی لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیدا ئەبن بە خاوەن شکۆ و دەسەڵاتی خۆیان کەم شارە کوردەکان وەکو شاری ماردین شاری سنجار شاری دیاربەکر کە سەلاحەدینی ئەیوبی بۆ خۆی شی چۆتە ناو شاری دیاربەکریشەوە بە ماوەیەکی زۆر و بۆ خۆی چووە فەتحی شاری ڕۆهاشی کردووە و خزمەکانی وەکو عەرزم کردن خوشکەکەی لە هەولێردا بووە و خەڵکانی تری کە لە مەنتیقەیە ژیاون ئەو دراوەش کە لە سەلاحەدینی ئەیوبی لێدراوە باشترین بەڵگەی مێژووی بۆ ئێمە دراوە کە ئێستا ما بێتەوە باشە دوکتۆر ئیزافەیەکت بۆ ببوورە یعنی خۆی کاتی خۆی هەموو ئەزانین سراعی نێوان ڕۆژەڵات و ڕۆژاوە سیراعی دین بووە شتێک نەبووە بە ناوی نەتەوە و ناسیۆنالیزم و نەتەوە گەرایی ئەوەش نقطەیەکی تر یعنی هەست ناکەی بۆ خۆی ئەمە زوعفی نخبە و ڕۆشنبیری کوردە کە نایەن دێن دوای 800 ساڵ کە خۆت ئەزانی لە دوای سەدەی 19 و 90 ململانی نەتەوەی سەر هەڵەیە سەردەمی سەلاحەدین شتێک نەبووە بە ناوی کوردەوە ئەگەر ئەوەش حسێ بکەین ئێمە لایەنی ئەو نەتەوەیش حسێ بکەین ئێشتا هەر سەلاحەدینی ئەیوبی فەزلی هەیە بە حکمی ئەوەی کەوا ناوچەکانی کوردستان لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیدا لایەن نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی لەلایەن براو برازاکانی سەلاحەدینی ئەیوبی لەلایەن خزمە نزیکەکانی سەلاحەدینی ئەیوبیەوە بەڕێوە براون بۆیە ئەو فترەی 150 ساڵە کە حکمی ئەیوبیەکان کراوە لە مەنتیقەیە واتە تەنانەت پاش هاتنی مەغۆلەکانیش بۆ ئەم مەنتیقەیە و پاش دروستبوونی دەوڵەتی مەمالیکەکانیش ئەم مەنتیقانەی کوردستانی خۆمان لەلایەن ئەیوبیەکانەوە بەڕێوە براون وەکو دەوڵەتەکانی وەکو ناوچەکانی ماردین دیاربەکر ئەو لە باکووری کوردستان وفا واروها بێنەوە بۆ ئێرە بۆ ناوچەکانی شارە زۆر حتا لە کاتی هەڵمەتی مەغۆلەکانە کادوتە ئەم مەنتیقەیە هەتا سوڵتان مزەفەرەدین کۆکبووری مابوو لە ڕاستیدا مەغۆلەکان نەتوانی بێنە ئەم مەنتیقەیە لە چەندین دقا ئاماژە بۆ ئەو کراوە بێنەوە سەرباسی دراوەکان تەنانەت شاری سنجار لە سەردەمی تەنانەت لە شاری سنجار لە سەردەمی سەلاحەدینی بیا دراو لێ دراوە و لەناو دراوەکاندا وێنەی سەلاحەدینی ئەیوبیمان هەیە کە بە جلوبەرجێکی کوردانەی جوانەوانێ لەناو دراوەکاندا دانیشتووە و شانازی بەوە کراوە کە سەرکردەکە سەرکردەیەکە لە خۆیانە لە مەنتیقانە بۆیە بە ناوی خۆشی سەرکردە خۆشێوانێ ئەو دراوێن پێویستمان بە چاوخشانەوەیکی تر هەیە لە ڕووی نەتەوەیەوە بەوەی کە سەلاحەدینی ئەیوبی چی کردووە پێم خۆشە لەم بەرنامەیە ڕایگەێنم کە بەڵێ سەلاحەدینی ئەیوبی زۆر شتی بۆ نەتەوەکەی خۆی کردووە و سەلاحەدینی ئەیوبی بوو بە سیمبولێکی گرنگ بۆ ناساندنی کورد بە هەموو جیهان بۆ دروستکردنی شارستانێتی کورد. دکتۆر حەکی من ماوەی بەرنامەکەم زۆری نەماوە مەوەکو دو قسەی بەڕێزت ئێستا کورد پێویستە چۆن شانازی بە سەلاحەدینەوە بکە بەڕێزت باست کرد کە سەلاحەدین توانی توراس و فەرهەنگ ناوی کورد ناسنامەی کورد بگەێنێتە ئەو شوێنانەیە ئەو جوگرافیانەی کە کوردی تێنەچوو بوو پێشتر
دکتۆر زریان ئاماژەی بۆیە کە لێرەوە زانای لەگەڵ خۆی بردووە بۆی لە میسرا زانست بڵاو بکاتەوە وەکو کۆتا قسە ینی پێویستە کورد چی بکە بۆ ئەوەی شانازی بکە ئایا پێویستە ئەم سەرکردەیە ئیبراز پێکە هەر وەکو ئەوروپیەکان پێڵێن کوردی شلیدە سەرکردەیەکی کوردی یاخود لە ئێستا پێویستە ڕەخنە بکرێ و سەرکۆنە بکرێ بەوەی کە دوای 800 ساڵ نەیتوانانی ئەم سەرکردەیە هیچ بۆ کورد کات. بەڵێ خۆی ئەو کەسانەی یاخود ئەو نووسینانەی ئەو دەنگانەی کە ڕەخنە سەلاحەدین ئەیوبی دەگرن بەڕاستی لە چەند خاڵێکەوە سەرچاو دەگرێت زۆر بە کورتی یان ئەوەتە لە مێژوو هیچ نازانن شارەزانین یاخود بە حکمی ئەوەی کەوا سەلاحەدین وەکو ڕەمزێکە ڕەمزێکی زۆر دیار ئیتر دانەوێت لەو ڕەمزانە بدەن بۆ ئەوەی کەوا شکۆی نەتەوەیەک و بڵێن خەڵکانێکی زۆر لە کەدار بکەن بەرەوەی لێدانی ڕەمزەکان یار لێدانە لەو بیرباوەڕ لەو نەتەوەی کەوا ئەو کەسە ئینتیمای بۆی هەیە ئەوە لەلایەکی دیکەش ئێمە دەبینین کە لە زۆر وڵاتان لە زۆر زانکۆکانی وڵاتانی ئیسلامی کۆنفرانس دەکرێت لەسەر سەلاحەدینی ئەیوبی خۆم لە چەند لەو کۆنفرانسانە بەشداریم کردووە لەسەر خودی سەلاحەدین ئەیوبی لەسەر کەساتی ئەو بەڵام لە لای خۆمان بەداخەوە کەمتر یاخود زۆر کەم گرنگی بۆ لایەنە دەدرێت پێویستە زانکۆکانی کوردستان بەو دەورە بەو ڕۆڵە هەڵبستن و ناو بەناو لە یادی لەدایکبوونیان لە یادی لە مەڵاوی کردنی و کۆچی دواییکردنی کە لە چواری مانجی ئاداری هەموو ساڵی دەکرێتەوە کۆنفرانسێک کۆبوونەوەیەک فیستیڤالێک ساز بکرێ بۆ ناساندنی نەوەی ئەمڕۆ دواڕۆژ بەو بەواپیرە گەورەیان کە سەلاحەدینی ئەیوبیە بۆ ئەوەی کەوا ئیستیلهامی دروست و وانە و دەرس و پەیوەندی لێوەربگیرێ بۆ ئەوەی کەوا سەرکردەکانی ئەو ڕۆژ بتوان لاسایی ئەو بکەنەوە ئەگەر کەمیش بێ بۆ ئەوەی کە بتوانن حکومڕانێکی تەندروست و ڕەشید بکەن بۆ ئەوەی کەوا بزانن کەوا حکومڕانی ئەوە بە کۆشک و تەلاری گەورە و بەرز نییە سەلاحەدین ئەیوبی لە ماوەی 57 ساڵی تەمەنی و 22 ساڵی حکومڕانیدا خانوویەکی نەبوو هەر لە بن خێمە بوو بە حکمی خزمەتکردن و بە حکمی ئیسرار و سوربوونی لەسەر ئەوەی کەوا ئەو ئامانجێکی گەورەی هەیە و دەیەوێت خزمەت بکە لە مبارێکدا لە هەموو لایەنێکەوە خەوانی ئەو شانە نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشدا کە شوێنەواری مادی نەبوو بەجێ نەهێشتووە چ لە ڕووی بڵێن سەرۆت و سامان و پارە و پولەوە چ لە ڕووی قەسر و کۆشک و تەلارەوە کە دەیتوانی ئەو شانە بکە بێگومان ئەنی وەکو خزمەتی ئینسانیەت خزمەتیشی ئینسانیەتی زۆر گەورەی کرد بەڵام خۆی وەکو ئینسانێکی ئاسایش نەژیە وەکو هاوڵاتێکی ئینسان ئاسایش نەژیە بە حکمی ئەوەی کە ئەو خەمێکی هەبوو کە ئەویش بریتی بوو لە ڕزگارکردن لێک خستن و لە ئەوەی کەوا بتوانێت خەڵکانێک بە خۆشگوزەرانی بژیانی زۆر پێویستمان بەوەی ئێستا ئەمڕۆ وەکو کورد ئەو سەرکردا زیندوو بکەینەوە و هەروەها گەرنجی زیاد با خیزانەتی زیاد پێ بدەین و لە بارە جیاوازەکاندا. سوپاس دکتۆر زریان ئەگەر قسەیەکت ما بێ لەسەر کۆی تەوەری بەرنامەکە پێم خۆشە بە کوردی ئاماژەی پێ بکەی بۆ کۆتایی بەرنامەکەمان. سوپاستان ئەەکەم و ئومێدەوارم کە ئەمە بێتە سەرەتایەکی باش بۆ ئەوەی کەوا ئیدی لە زانکۆکانی کوردستانیش و لە ناوەندە زانستیەکانی کوردستانیش لایەک بەلای ئەم سەرکردە گەورەی کووردا بکرێتەوانێ و نرخاندن بکرێت بۆ ئەو کارانی کە کردوێتی و بیر لەوە بکرێتەوە کە ئیدی کۆنفرانسی زانستی کە مؤتەمەراتی زانستی لەسەر ئەم سەرکردە گەورەی کورد بکرێت معقول نییە هەرچی خەڵکان هەیە لە عرب لە تورک لە ئازاریەکان هەموو لە هەوڵی ئەوەدان بە زۆر چەندین کۆنفرانسا دەبەستن بۆەوەی کەوا لە کونیەکەوە لە قوشبنیەکەوانێ بیسەلبێنن کە ئەم سەرکردە مەزنە گەورەیە سەر بنەتەوەی ئەوانە و شانازی پێوە بکەن کەچی ئێمە بە ئاشکرا هەمانە نای باپیری سەلاحەدینی ئەیوبی شادیە نای مامی شێرکۆیە کە لە ناوچەی کوردستانیەوە بووە هەموو دنیاڵێ کووردە لە هەموو سەرچاوە کۆنە ئیسلامی و سەرەکانی ناوەڕاستە لە زۆرێک جاردا ئەبینین دەوڵەتەکەی بە ناوی دەولەتل ئەکرادەوە هاتووە ئەبینین کە شانازیە بۆ نەتەوەی کورد ئەبینین بۆ باپیرە گەورەی کورد کەچی وەکو سەرکردەیەکی کوردی نابینین کە وەکو پێویست شانازی پێوە بکرێ و باسی ئەو کارانەی دکتۆر من وتم کۆتایە بەڵام بەڕێست و دکتۆر حەکیمی شکوێی لێمانە پرۆفیسۆر دکتۆر حەکیم خۆشنا و لە زانکۆی سەلاحەدین بەڕێز و لە زانکۆی سلێمانیت ئێوە وەکو ئەکادیمیەکان ئەم پێشنیارانە بۆچی بۆ سەرۆکایەتی زانکۆکان تا ناکەن بۆی بێن قسە لە سەرمەکە خۆ زانکۆی سەلاحەدینیش بۆ خۆی هەر بە ناوی سەرکردە سەلاحەدینی ئەیوبیەوە ناونراوە. بەڵێ بێگومان ئێمە پێشنیازەکەین و ئومێد دەکەین کە پێشنیازەکانمان جێگەی خۆی بگرێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر زریان حاجی توێژەر لە
مێژووی سەدەکانی ناوەڕاست و شارستانیتی ئیسلامی. سوپاس بۆ دکتۆر حەکیم خۆشنا و توێژەر لە شارستانیتی ئیسلامی.